بایەخدان بە دۆسەی ڕیفراندۆم و گرنگی ئەنجامدانەکەی لەم سەروەختەدا تەوەری سەرەکی ئەم کۆنفرانسە بوو کە زانکۆی سۆران وەک نێوەندێکی زانستی لە هەرێمی کوردستاندا ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە ڕێکخستنیدا. هەمومان دەزانین ئەم ڕیفراندۆمەی بەڕێوەیە دۆسیەیەکی گرنگە بۆ کورد لە ڕووی مێژوویەوە. ئەمە یەکەمین جارە کورد دەرفەتی هەڵبڕینی دەنگی خۆی هەبێت و بڕیار لەبارەی ئایندەی خۆیەوە بدات. لە ساڵی 2005دا هاوکاتی هەڵبژاردنە گشتیەکەی ئەو کاتەی عێراق کورد ڕیفراندۆمێکی کرد و دەنگدەرێکی زۆریش بەشداریان تیادا کرد و لە سەدا 98 و لە دەدا 8 بەشداربووان دەنگیان بەجیابوونەوەدا لە عێراق. ڕیفراندۆمەکەی ساڵی 2005 فەرمی نەبووە. ڕێکخراوە حکوومیەکان ڕێکیان خست بوو. بۆ خۆم دەنگم پێدا، بەڵام نازانم ئایا چاودێری هەبووە یان نا. بەڕاستی نازانم چەندێک فەرمی بووە. وەک بەشداربوویەک بۆ من زۆر شتێکی فەرمیانە نەبوو، وەک فستیڤاڵێک بوو. لە ناو کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا دەنگ هەیە داوای پشتیوانی بۆ کورد دەکات و بەڵام داواش لە کورد دەکا تا بە وریاییەوە ئەم قۆناغە هەستیارەی ژیانی سیاسی تێپەڕێنێت. ئەوە گرنگە ڕۆڵێکی بایەخدار و پشتیوانیمان بدرێت بە کورد، بەڵام پێویستیشە کورد بە ئاگا بێت لەوەی نەبێتە بەشێک لە ئەردۆغان یا ئیران. ئەوە بەشی خۆی قورس دەبێت ئەگەر سناریۆیەک بێتە ئاراوە و کوردستان ببێتە دارودەستەی ئەستانبوڵ یا تاران. ئەمەی دێڵێم ئاماژە نییە بەوەی شتێک وەها لە ئارادایە، بەڵکو دێڵێم پێوەستە کورد وریا بێت. بۆ زۆرێک لە پسپۆڕانیش هەڵوێستی وڵاتانی ناوچەکە جێی نیگەرانیە و وەک دەگوترێت سیاسەتەکانی ئەم وڵاتانە لەسەر بنچینەی بانێکە و دوو هەوایە. دژایەتێکی ناوچەیی دەبێت بۆ ڕیفراندۆم و بۆ هەر هەوڵێکی کورد لەو داوایی بۆ جیابوونەوە دەیکات. هەندێک لەم دژایەتیانە هۆکاری ئایدۆلۆژی لە پشتە ڕژێمەکەی خومینی لە ئێران دەخوازێت کە مایەتەکانی تر لە شوێنی تر سربەخۆ بن، بەڵام ناخوازن ئەگەر لە ژێر کاریگەریەکانی ئێراندا نەبن. هەندێک وڵاتی تریش هەستیاریان هەیە بەرامبەر بە کەمایەتەکانی ناو وڵاتەکەی خۆیان. ئەم هەلومەرجە هەستیارە هەر تەنها لەسەر ئاستی ناوچەکە نییە، بەڵکو ناو هەرێمی کوردستانیش دەگرێتەوە لەو ڕوانگەیەوەی قەیرانێکی سیاسیانەی ناوخۆیی لە هەرێمیش هەیە. پێم وایە ئەوە دەکەوێتە سەر کوردخۆی وە سەربەرئەنجامەکانی ئەم ڕەفراندومە. هیوادارشم ببێتە مایەی دانوستاندنی ڕاستەوخۆی نیوان لایەنەکانی هەرێم. من خۆم پشتیوانی دەبم ئەگەر کورد وڵاتێکی سەربەخۆم سەروەری هەڵبژارد. نازانم ئایندەی چۆن دەبێت، بەڵام دەزانم کە پشتیوانی منیان هەیە. دەسەڵاتی سیاسی کورد لە هەرێمی کوردستان لە چەند بۆنەیەکدا جەختی کردوێتەوە لەوەی مەرج نییە دەست بەجێکار بە ئەنجامەکانی ئەم ڕیفراندۆمەی 25 مانگی نۆ بکرێت. ڕێفراندۆم بۆ بەدەستهێنانی ڕەوایی خەڵکی هەرێمەوە تا حکومت بتوانێت دانوستاندن بکات. ڕێک و ڕەوان ئەمە پرۆسەیەکە و شتێکی یاسایی نێونەتەوەی و زۆرێک لە وڵاتانیش پێی قایلن. بەشی گرنگی ئەم پرۆسەیە زانینی خواسی خەڵکە و ئەو جا حکومت و پەرلەمان بتوانن لەسەر ئەو بنچینەیە دانوستاندنی خۆیان بکەن. زۆرێک لەم جۆرە کۆبوونەوانە لە هۆڵەکانی ژێرزەمینی کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا دەکرێت، بەڵام مەرج نییە ئەو داوانەی کە تێدا تاو توێ دەکرێن ببنە مایەی ئەوەی پشتیوانی هەم کۆنگرێس و هەم حکوومەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەدەست بێنن. بەڵێن ساڵح، دەنگی ئەمریکا.